سلااو لەبێت سڵاو لێوەستە سپاس سپاس بەخێراتی بە فامیلی ماڵ سپاستان دەکەم سەلامەتی یاخ من ئەیناسم بەزەگەر تۆ خۆت بە ئێمە بناسێنی و بۆ بینەرانیش زۆر سپاس ناوم چێوانە ڕاوێژکاری تەکنەلۆجیمە و لە مەجای تەکنەلۆجیای کۆمپانیاکم هەیە و ئیش دەکەین لە فێڵدەکانی تەکنەلۆجیای بەعام ئێستا شتێکی زۆر باوە باشە لە هەر کۆمنتەکە بینی ئەڵێ ئاڵای تاجیکستان دابنێ ئیمۆجی کوردستان وەربگرە تۆ ڕێی چێ لەسەر ئەو شتان بەداخەوە کە حملەی ناهۆشیاریە ئەو حملەیە لە بەرەوەی میکانیزمی دروستکردنی ئیمۆجی ئاڵای کوردستان بۆ شێوازە نیە ئەمە منەظەمەکمان هەیە بە ناوی یونیکۆد جیهانیە یونیکۆد کار لەسەر ئەوە دەکا کە چۆنیەتی میکانیزمی دروستکردنی ئاڵای هەر وڵاتە لە ڕێگای وەرگرتنی فۆرمەکە زانیاری وڵاتەکەی خۆ داخل دەکەی لێەوە دەتوانانی بە ڕێکارە یاسایەکان ئەو ئاڵایە بەدەستبێنی ئەوەی کە هەیە لێرە بە تایبەتی بەکارهێنەرانی لە هەرێمی کوردستان ئەو حملە ناهۆشیاریە بەدەر لەوەی کە ئاڵای کوردستان زیاد نابی ینی خۆزگە هەر ئەوەندە بە بەدەر لەوەی کە زیاد نابی زیانەتی زۆر بەداتای و بە زانیاری کوردی دەگەینی لە وێبگەڕەکان و معلومی هەموو کەسەکە کە ئەمە وەکو کوردستان داتامان ئێجگار کەمە بە زمانی کوردی یعنی ئەگەر بە دوای سەرچاوەکدا بگەڕێیت لە وێبگەڕەکان بزەبت هەموو زمانەکانمان دەداتێ جگە لە کوردی و ئەگەر کوردیشمان بداتێ کەمترین داتامان دەداتێ بەڕێکی ئالۆی ئەم پێم وایە کە ینی هەمومان بەرپرسیارین لەوەی کە واز لەو حملێ بهێندێ ڕێکاری تر هەیە ئەمە باسمان کردە و ئەمن لێرەوەش بە میدیاکەی ئێوەش دەڵێم ئەمن لە لای خۆم و حملەکیشم ڕاگەیاندیە کە هەموو ئەو بەڕێزانەی کە شارەزایان هەیە لە بواری تەکنەلۆجیا لە ڕێگای ئیمێلەوە لە ئەوانی کە لە دەرەوەنە لە ڕێگای پەیوەندیەوە ژمارەمدانە لە ئەکاونتی خۆم بناوی ئەندازیا چێوان حەسەن داوایان لێ دەکەم وەرن هەمووتان کۆ ببینەوە بەیەکەوە ئێمە بە ڕێگات تەندروستی و زانستیەکە بە ئیمۆجی ئاڵای کوردستان لە ناو یونیکۆد زیاد بکەین باشە تۆ بنمونە چۆن ئامۆژگاریمانەکە ئێمە ئێستا بوەستین لەو حملەیە وەڵا هیوادارم کە ینی قسە وەربگیرێ لە پسپۆر ئەمە لێرە لە کوردستان هەندێک جار کێشەی ئەومان هەیە زۆر خەڵک قسە و باز لە کەسی ناپسپۆرەوە دەگرێت یان ئێمەمانان ئەوانەی کەم لە مەجای تەکنۆلۆژیای پسپۆرن هەمومان دوور و نزیک هەمیان زۆربیان هاوڕێ من هەمیان ڕێنمایان بڵاو کردیتەوە بەکارهێنەران بێ زەحمەت ئەو ئاڵایی تاژاکستان لە کۆمێندامەنێن ئەوان بە پێچاوانەوە دەیکەن لۆی ئەمە هەوڵ دەدەین کە لە هەژمارەکانی خۆمان بتوانین ئەو لایەنە زۆر زەق بکەینەوە بە خەڵکی بڵێن کە مەترسی هەیە چکە تاک لە هەرێمی کوردستان پێی وایە ئاڵا زیاد دەبیتن ئەمە پێمان وایە کە 100% زیاد نابی لۆیە لێرەوە بە بەکارهێنەران دەڵێم تکا ڕاگرنەوەی باشەوە سەبەبی چی بوو ینی ئەوە چه هۆکارێک گوای کرد کە ئەو شتە بڵاو بێتەوە ئاڵای تاجیکستان دابنێن هەتاوەکو ئاڵای کوردستان زیاد بێ یەک لەو بەڕێزانەی کە لە ماوەی پێشووتر کەسێک بۆ لەو گروپانەی کە دەستیان هەبوو لە زیادکردنی زمانی کوردی لە ناو گوگل ترانسلیت ئێستا لە حملەی دووەمیان ئەوان هاتوونە تا ساحەکە پێیان وایە کە دەبێ زیادکردنی ئیمۆجی ئاڵای کوردستان لە ڕێگای ئەو حملە بیتن ئەوەش ئەوان کۆمەڵک ڕوونکردنەوەیاندایە هەچەندە ڕوونکردنەوەکان بەڕاستی مقنعینی ئەمە وەکو واری تەکنەلۆژیا وەکو پسپۆر وەکو ئەندازیارە کە چەندین ساڵ لەو مەجاالە کارم کردیە ینی ئەو لایەنانی ئەوان دەڵێن مقنیع نییە و لە خۆشیان ڕوونکردەوەیاندایە کە بەڕاستی مقنیع نییە یاسایی نییە لۆی من دیسان داوا دەکەم ئەو حملە ناهۆشیارە هیوادارم کە ڕابژیرێ بە هیوای ئەوەی کە ئەو پارچێ قسەکردنەی بگاتە هەموو شوێنێک ئەو حملەیە ڕابگرن هەم بۆ ئەوەی زیان بەسەر خۆمانی کورد ناگات ئەو زانیارانی کە خۆمان هەمانە و هەمیش نەبێتە بۆ نمونە شتێک و دواتریش ڕاست دەرنەچێ ئەنجا ئێمە لە پرۆگرامی مایکە سوورەکەەوە لەگەڵتین باشە خەتەرەکە باشە ئەنجا شتێکی خۆشم پێشکەشکە واللهی ئەوەی هەبوو پێشکەشم کردی لە مەجای خۆم قسەم پێبوو لە بۆم کردی نوکتەیەک بەسەر هاتێ وڵڵا ئەمە نوکتە شتوان نازانم باوەڕتبی ناوڵە نەگۆرانی نەڕیازی مە هیچ بەس تەکنەلۆژی وڵڵا ئەنگۆنان و تەکنەلۆژیای دەخوان و تەکنەلۆژیا باشە باوم پرسیارت لێ بکەم ئەگەر زایندۆ کاتە بیتە خاون خەڵات باشە ئەگەرش نەتزانی ئێمە پێکەوە چاڵنجەکەکەین باشە پرسیشم گوتت پرسیای تەکنەلۆژیمان نیە حەزمان هەبوو پرسیای تەکنەلۆژی تو ئەو هەموو زانیاری تەکنەلۆژی دامن بەسە زۆر باش ئەنجا با تۆ شتێکی نوێ لە من وەرگری زۆر باش من شتم لە تۆ وەرگر تۆ شت لە من وەرگرە
باشە ڕقترین بەرد چییە؟ ڕقترین بەرد وڵی زانیاری مەسەرینە ئەگەر بیگۆڕیەوە پرسیارشکە ئەی گۆڕم بەزانها تۆ هەوڵ بدە کەمێک نزیکی بەرد هەر ڕقە نازانم بەردینەرم هەیە آخر جۆری بەردەکە ئەوها بڵێ قەینا بەس مەسەرەن بەرد هەر زانیتمان بەرد یعنی ترین جۆری بەرد چییە؟ زانیاری مەسەرینە باشە با پرسیارەکە دۆ گۆڕم تایبەتی ئەمە لە بەهۆم مایکەکان زۆر بە ئەتیادی خۆمان قسەی دەکەن بەس لەوە مایکە سوورەکەی زۆر بە حەزەر قسەی دەکەن ئەوە تۆ یەکەم کەس نی کەوشتە بەم نەڵێ نازانم ئەو مایکەدا ماوەم چی کردووە والله زۆر باشاکیت و بەرنامەکانتان بەعام ینی هەر میدیاکەتان میدیاتی زۆر جوانە بەڕاستی لە خۆم سەبسکرایبی یوتیوبە کەشتانم کردیە و پشگیری بابەتەکانیشتان دەکەم زۆری استفادەم لێ کردی دەستەکان خۆش بە زۆر سپاس مەمنن پشگیری تۆ و کەسانی وەکو تو بۆ ئێمە زۆر باشە زۆر سپاس باشە با پرسیارەکە دۆ بگۆڕم ئەچینە نەو هەسارەوە باشە ئەچینە ناو زانستەوە لە هەسارۆش ناوی من چووکە بەڕاستی ناگوترێ ئەمە ناوم چێوانە زۆربەی خەڵک دڵی کەیوان یان کەیوان اینجا کەیوانیش پێم وایە زنجیرەی تەکمیلی هەسارەکانە ئۆکەی لەگەڵ تەکنەلۆجیا و هەسارە و با بڵین تقریبان کەمە گڵاوانە یەکتری بگرێتەوە باشە چه هەسارەیەک مانگی نییە ینی مەبەستەوە 12 مانگەکەی نییە وەکو خۆمان یان وەکو زەوی یان مانگی تێدا مانگ نبینین لەناو زۆر باشە دەتوانین پرسیار لە ئای بکەم جوابمان نەداتەوە دێ با بزانین دەی زۆر باشە ئێمەش ئێستا سوودێک لە ئای وەرئەگرین بزانین زۆر باشە دەمەوێت باشە ئای بکەم ئەنجا ئێستا گەر پرسیارەکەت کرد وەڵامەکەی پێداینەوە یەکسەر بۆ کامیرەی کاگیۆنسی بسوڕانی بەس ئەتەرنێت لێرە خاوە لەوانەیە کێشەمان لەوە دروست باشە ئەگەر ئەتەرنێتی شت ئەوێ ئەوە هاوکارانم لایەنە توانن بۆت بەکاربێن کام هەسارە مانجی نییە زانین پێمان دەداتن بەداخەوە کە AI ناتوانانی وەڵاممانداتەوە وەڵاممانداتەوە کارەکەی چییە؟ ئەو کارەکەی ئەوەیە AI دەزانێت کە کام هەسارە مانجی نییە بەڵام کێشەکە لەوەیە هەروەکو لە بیداەتی بەرنامەکەش باسم کرد لەبەرەوەی بە حکمیەوەی داتاکانمان تێکچۆ وەکو زمانی کوردی ڕەنگەوە هۆکاربی چونکە گەنا پرسیارەکە پرسیارەکی نوێ نییە ئەکیت کە پرسیارەکە لەوەی مرۆڤایەتی هەیە ئەو پرسیارە هەیە زۆر باشە با بە خۆم لە زیاتی AI وەڵام بدەمەوە توانم ئاسانکاریشت بۆ بکەم دوڵ بژاردت پێ بدەم باشە مەریخ زوهرە زۆر باش ئەوە مەریخ معلوماتمان لەسەری هەیە لە برۆی ناسا زوو شتمان پێداڵێ لەسەر مەریخ با ئەوەی دووەمیانبی زۆرە زۆر زیرێکی تۆ دەستەکانت خۆش بێ زۆر سواز وەڵامەکەی تۆ ڕاستە ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن بەس پێشەوەی خەڵاتەکەت پێشکەشکەم تۆ هیچ خواردن داوا ئەکەن لە دەرەوە جاروبار داوا دەکەین بەڵێ زۆر باشە چ ئەپێک بەکاردێنی وڵە هەموو ئەپلیکیشنەکان بەکاردێنین کامیان ئۆفەر بدا کامیان پرۆمۆ کۆد وەرگریتن باشە لەبەرەوەی لە خۆمان لەناو بارەکەینە زۆر ئاگاداریمان هەیە لە نۆتیفیکیشنەکانیان حتمما مەسەلەن یەک ڕێستۆرانت هەیە لە زۆربەی ئەپلیکیشنەکان ئینجا کە نۆتیفیکیشنت لە بۆ دێمادەم هەمان خواردنە کام ئەپلیکیشن ئۆفەر بدا ئەکید لەو داوا دەکەن زۆر باشە وەڵامی قسەکەت زۆر باش بوو بۆ من ئێستا من ئەپلیکیشنێکت پێ ئەدەم و بخۆی ناسراوە بزم نەمەوێت ناسراوتری بکەم لە لای جەنابتان لێرە بارکۆدێکی لێیە تۆ توانی لێرە سکان بکەیت هەم ئەپەکە دابەزێنیت ئەگەر لە لات نییە و هەمیش خواردنەکەی ناوی ببینیت ئەپی لە زووە بە خێراترین کات لە لاتە یەک لە ئەپە زۆر باشەکانە و تیمی لە زووش ینی هاوڕێی نزیک من زۆر دەیان ناسم باشە تاوا دەستەکانت خۆش بێ بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانانی لێ خواردن داوا بکەیت دواتر ڕقەمەکەت بدە بە هاوکارانم 15,000 بەڵێ ئەچێتە سەر هەژمارەکەت و هەروەها لە فامیلی باربێرەوە هەر لە ناو فامیلی مۆڵات تۆ دەتوانانی بچی سەری خۆ چاک بکەیت و تراشێکی جوان دەستان خۆ زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس خۆشحاڵ بووم و دەستخۆشی لە تیمەکەتان دەکەم هەروەکو ئاماژەشم پێدا بەڕاستی من ینی میدیاکەتانم زۆر پێ جوانە هیوادارم کە سەپۆرتی پرۆگرامەکانتان بکرێتن و لێرەوەش داوایەکم هەیە لە میدیاکەتان دەمەوێت ینی علە لەقل بەرنامەی تەکنەلۆجی زیاد بکەن لۆی زیاتر ناوبانکتان زیاتر لەوەی هەیە زیاتر بیت ئینشاڵڵا زۆر خۆشحاڵ بووم یا لەوە سەلە من زۆر زیاتر دەستەکان خۆش بێ زۆر سوپاس سەر چاوەکان